ئازیزانی ئەمە سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشە زانکۆی سلێمانی و کۆناوەندێکی ئەکادیمی هیچ کات درێخی نەکردۆلەوەی کۆنفرانس و دیبیت و ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە مێژووی گەلەکەمان هەموو کات کاری لەسەر کردو و کاری باشیشی لەسەر کردو لەم نێوەندەیە لە سەرۆکایەتی زانکۆ کۆنفرانسی زانستی بە ناونیشانی بە ئاڵوگۆڕی زانینی مێژووی گەلان پێش دەکەوین بەبزانین گرنگی و ئامانج و تایبەتمەندی ئەم کۆنفرانسە خۆی لە چیا بینێتەوە کە بە هاوبەشی لە نێوان هەردوو بەشی مێژووی کۆلێژی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان سەید سادق زانکۆی سلێمانی و کۆلێژی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی واست بە هاوبەشی ئەم کۆنفرانسە ڕێکخراوە. قسە و باسی زیاتر لەسەر کۆنفرانسەکە ئەکەین ئەچینە لای زۆر بەڕێز یەکەم میوانمان لەم بەشەی بەرنامە دکتۆر پشکۆ حەمەتاهیر کە بەڕێزیان مامۆسای زانکۆن و لە هەمان کاتە سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنفرانسیشن. کاک دکتۆر بەخێر هاتی سلااوت لێبێت زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کە باس لە ئەم کۆنفرانساکرێ پێمان بڵێ یەکەم کۆنفرانسە و بۆچی ئەم ناونیشانەشتان هەڵبژار باس لە گرنگی و تایبەتمەندیەکەی بکەین. بەڵێ سەبارەت بەم کۆنفرانسە بە ئاڵوگۆڕی زانینی مێژووی گەلان پێش دەکەون. ئەمە یەکەم کۆنفرانسی هاوبەشی نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی واستە کە بەشی مێژووی کۆلێجی پەروەردەی کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانی سەید سادق لەگەڵ بەشی مێژووی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکانی واست پێی هەستاون. بێگومان بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە بە هاوبەشی لەگەڵ زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان گرنگ و بایەخی خۆی هەیە. خۆی بۆ خۆی کۆنفرانس یەکێک لە هەدەفەکانی کۆکردنەوەی خەڵکانی ئەکادیمیە بۆ ئەوەی بتوانن شەنکەوێکی ئەو بابەتە دیاریکراوە بکەن کە قسەی لەسەر دەکرێت. بێگومان کە لە نێوان دوو زانکۆی جیاواز لە نێوان دوو بەشی جیاوازدا کۆنفرانس دەکرێت بێگومان ئەمە گرنگیەکەی زیاترە چونکە ئەکادیمیانی هەردوو زانکۆ دێن لەوێ کۆ دەبنەوە جگە لەوەش ڕێگە بۆ ئەکادیمیانی زانکۆکانی تریش خۆش دەکەن کە گفتوگۆ بکەن. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە ئەم بەستنی ئەم کۆنفرانسە لە نێوان دوو بەشی دوو کۆلێج و دوو زانکۆی جیاواز لەوەدایە کە بزانین ڕۆیای ئەم دوو کۆلێجە چییە، ینی بێت بە فاکتەرێک بۆ لێزیک بوونەوە. ئێمە دەزانین ئەگەر ئاوڕێک لە مێژووی خۆمان بدەینەوە مێژووی ئەوەی کە ئەو دەوڵەتەی عێراق کە لە ساڵی 1921ەوە دروست بووە و دواتر لە 26 ویلایەتی مووسڵ کە دەکاتە باشووری کوردستانی عێراق جوودباخە کرا بە عێراقی عەرەبی ئەو کاتەوە لەو کاتەوە تاکو ئێستا بە چەند قۆناغێکی مێژوویدا تێبڕیبوون چ سەردەمی پاشایەتی بێ چ سەردەمی کۆماری بێ دوای چ سەردەمی بەعز بێ و ئێستاش کە پێ چ سەردەمی دەوڵەتی عێراقی فدراڵ بێ هەرێکە لەم قۆناغانە هەم ئالۆزی تایە هەم لێک نزیک بوونەوەی تایە. بەڵام ئەگەر ئاوڕێکی جدی بدەینەوە کورد بەردەوام هەوڵی داوە دەستمان ڕاکێشاوە بە ئاشتی مامەڵە لەگەڵ ئەواندا بکەین و عەرەبەکانیش بۆ کوونەتەوە ئەوەیان ویستووە. بەڵام ئایا لەسەر ئاستی سیاسی نخبەی سیاسی هەم پاشایەتی هەم کۆماری هەم سەردەمی بەعز چۆن مامەڵەیان کردو ئەوەیان شتێکی دیکەیە من پێم وایە دەسەڵاتی سیاسی هەتاوەکو دروستبوونی دەوڵەتی عێراقی فدراڵ و هاتنی سەرۆک مام جەلال بۆ سەرۆک کۆماری عێراق من دەتوانم بڵێم هیچ سەرۆکێکی دیکە ئەوەندەی ئەو باوەڕی بە ئاشتی نەبووە، باوەڕی بە پێکەوە ژیان نەبووە، باوەڕی بە ئەوە نەبووە کە ڕەنگەکان تێکەڵ بکات لە عێراقدا و بە جوانترین شت پێکەوە بژین. ئەمەش لایەنێکی گرنگە کە وەکو مامۆسایانی مێژووی هەردوو کۆلێژ بێن قسەی لەسەر بکەن. ئەگە سەیری دوامانەوە بکەی ئێستا مامەڵ قسەکردنە لە نێوان دوو ئەکادیمیا دوو مامۆسای زانکۆ یەکیان مامۆسای زانکۆی سلێمانی یەکیان زانکۆی واستە دێن گفتوگویەکی جدی دەکەن. ئەمە بۆ خۆی گرنگی ئەو کۆنفرانسمان بۆ دەردەخات. دکتۆریان زۆر بە کورتی پێمان بڵێ بابەتەکانی نێو ئەم کۆنفرانسە چی لە خۆگرێت؟ بابەتەکانی ئەم کۆنفرانسە بێگومان قسەکردنە لەسەر مێژوو بە هەموو لایەنەکانەوە. ئێمە ئەگەر پێم وایە نزیکەی 51 توێژینەوەی جیاوازمان بۆ هاتووە لەسەر مێژوو لە قۆناغە جیاجیەکاندا. ئەم 51 39یان بە عەرەبیە 13یان بە زمانی کوردیە پێشکەش کراوە لەسەر هەموو لایەنەکانی مێژوێدا و
بەس ئەگەر ناوڕۆکی ئەوانە ژوەر بگرێت هەر یەکە لەو توێژینانە ناوڕۆکێکی تایبەتی هەیە بەڵام هەمویان لە خزمەتی بابەتەکەدایە کە ئەویش بە ئاڵوگۆڕی زانینی مێژووی گەلان پێش دەکەن بێمان وایە ئەوەی بە ئاگا نەبێت لە مێژوو لە ئێستا ناگا و ناتوانێت پلان بۆ ئایندەشدانێ هەر بۆیە هاتوین ئەو ناونیشانەمان داناوە و توێژینەوەکانیش لەو ئاستەدا کار دەکەن و بۆ ئەوەی بتوانن خزمەت بە ئاشتی کۆمەڵایەتی بە ئاشتی سیاسی بە ئاشتی ئابووری بکەن لەو دەوڵەتێکی ئێستا ئەمێتی دەژین دەوڵەتی عێراق و لەگەڵ ئەو حکوومەتی هەرێمدا بۆی کار بکەن بۆی باشترین شێوە دواتر ڕاستپادەکانیان پێشکەش دەکرێت توان بە باشترین شێوە کاریان لەسەر بکەن و خەڵکیش لە عێراقدا بە ئاشتی پێکەوە بژێت بەڕێز زۆر سپاس بفەرمە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ میوانی یەکەممان لەم بەشی بەرنامە زۆر بەڕێز دکتۆر پشکۆ حەمە تاهیر کابڕێزیان مامۆستای زانکۆ و سەرۆکی لیژنەی ئامادەکاری یەکەمین کۆنفرانسی ئاڵوگۆڕی زانیاری مێژووی گەلان پێش دەکەوین واتە بە ئاڵوگۆڕی زانینی مێژووی گەلان پێش دەکەوین ئەمە بابەتێکی هەرە گرنگە کە هەمیشە سەرۆک مامجەلالیش ڕەوانشاد سەرۆک مامجەلال هەمیشە هەوڵیاوە پەیوەندیکی باش لە نێوان کورد و عەرەبە ڕێک بخات چاوەکو ئاشتی و ئارامی لە عێراقدا فراهەم کات ئەمەش بێگومان ڕنگدانەوەیکی زۆر باشی هەبووە هەم لە ڕابردووە تاوەکو ئەم سەردەمەی ئێستا جا ئێستا میوانێکی دیکە لەگەڵمانایە زۆر بەڕێز دکتۆر ئامانج حەسەن کابڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەردەی زانسە مرۆڤایەتیەکان سەی سادق لە زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیە و بەڕێزیشان هەندێک زانیاریمان پێبەخشێ کاک دکتۆر بەڕێزیشتان بفەرمونون سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو ڕاگری کۆلێژی پەروەردەی زانسە مرۆڤایەتیەکان سەی سادق لە زانکۆی سلێمانی تێڕوانینی ئێوە چێ بۆ یەکەمین کۆنفرانس سەرەتا زۆر سپاسانەکەین ئازێتان کێشاوە دیارە گرنگی و بایەخی کۆنفرانس بۆ زانکۆکان یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە هەموو زانکۆکان ئەبێ کاری لەسەر بکەن خۆشبەختانە کۆلێجەکەی ئێمەش هەر ئەم ساڵەمە دووەم کۆنفرانسێتی ئەنجامیەدا پێشتر لە مانگی چوارە کۆنفرانسمان ئەنجامدا بۆ ئێستش کۆنفرانسێکی هاوبەشمان هەیە لەگەڵ زانکۆی واستا کە گرنگێکی خۆی لەوە ئەبینێتەوە تۆ بتوانێت دوو زانکۆ پێکەوە بەسیتەوە بۆ بابەتێکی گرنگ کاویش بابەتێکی مێژوویە هەڵبەتە مێژوو بە زمانی هەموو بە زانستی هەموو زانستەکانی تر ناوەبرێ گرنگی و بایەخی خۆی هەیە تاوەکو بتوانێت ئێمە سوود لە ڕووداوەکانی ڕابردوو ببینین وەری بگرین بۆی کە پلانێکی گشتگیر و زانستیانە بۆ ئەمڕۆ بۆ داهاتووی کۆمەلگاکەمان دابڕێژین دکتۆر ئامانج هەمیشە لە سەردەمانی ڕابردووە تاوەکو ئێستا پەیوەندی نێوان کورد و عەرەب ڕەنگە لایەنی باشە و لایەنی خراپەش هەبوو بێ بەڵام هەمیشە ڕەوانشاد سەرۆک مامجەلال هەوڵیاوە پەیوەندیکی ئارامی و ئاسایش بپارێزێت لە عێراقا تا چەندە لە ئیستای ئەم کۆنفرانسانە کە ئەنجامەدرێت ڕنگدانەوەی سەردەمانی ڕابردوو کە سەرۆک مامجەلال ڕۆڵی سەرەکی تیاگێڕاوە پێت وایە لە ئیستای ئەو ڕنگدانەوە جوانە هەرما و هەردەمێنێ هەڵبەتە هەروەکو جەنابەت باس کرد مێژووی کورد لە ناوچەکەدا لە ماوەی 100 ساڵی ڕابردووە یعنی بە زۆر هەوراز و نشێوە هەنگاوی ناو بەڵام خۆشبەختانە زۆربەی زۆری هەروەکو لە زۆربەی توێژینەوەکانیش ئاماژەی پێکرێت ململانیەکان ململانەیەکی سیاسی نەگنەتەوەی کەەوە جێگەی دڵخۆشیە چکە ململانێ سیاسی شتێکی طبیعیە بێتەوەی پێشکەوتنی کۆمەلگاکە ڕەوانشاد مامجەلال یەکێک بۆ لەو سیمبولە نەتەوەیانەی کە بەردەوام ئیشی لەسەر پێکەوە ژیان کردووە ئێمە چەندین خەڵکی ڕۆشنبیر و بابڵینەها ڕۆشنبیرانی کورد لە سی و چلەکانە بە تایبەتی مامۆستا برای محەممەد یەکێک بۆ لەوانەکە لە سەرەتاوە گرنگی بە مەسەلەی پێکەوە ژیانی عەرەب و کورداوە نامیلکەی ئەکرادووە العرب کە لە نووسینی مامۆستا برای محەممەد جەخت لەسەر ئەو پێکەوە ژیان و هەماهەنگی ئەکاتەوە هەڵبەتە جەنابی مامجەلالیش هەمان ئەو درێژە پێدەری ئەو جۆرە سیاست و بیرکردنەوەیە بۆیە زانکۆکانیش ئەو گرنگی ئەزانن و کاری لەسەرەکەین کە ئەمە هەر دەرفەتێکی زۆر باشە بۆ ڕەوینەوەی ئەو کێشە و ملبلانانێ هەیە زۆربەی زۆری ئەو توێژەرانێک کە هەیە هاتوونەتە ئێرە یەکەم جاریانێنە سلێمانی یەکەم جاریانە مامەڵەیان لەگەڵ مەسلەی کووردا ئەبێ کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەتوانین بڵین کە ئیسیفادەیەکی لێبێت تا ڕادەیەک بۆ ڕەوینەوەی ئەو کێشە و گیرگرتانەی کە هەبێت ئینشاڵڵا زۆر بە کورتی ناوەندە ئەکادیمیەکان تا چەندە ڕۆڵ ئەبینن کە ئەم جۆرە کۆنفرانسانی تیاساس بکرێت ئەو ئەرکی خۆیانە ڕاستەکەی ئەبێ بکرێ و ئەگەر نەکرابێ بێ زیاتری بکەین یعنی ئەگەر کرابێتیش ئەبێ زیاتر گرنگی پێبین خۆشبەختانە زانکۆی سلێمانی زۆر بە چڕی ئیش لەسەر و بابەتاکە بە پلانێکی وردەوە ئیش لەسەر پێکەوە بەستنی هەم زانکۆکانی ترەکە لەگەڵ زانکۆی سلێمانیە و هەم زانکۆی سلێمانی لەگەڵ کۆمەڵگەیە
زۆر سپاس بۆیەوە هەر بژین سپاس بۆ بەڕێستان بفەرمو سپاس بۆ میوانی دۆمیشمان لەم بەشەی بەرنامە زۆر بەڕێز دکتۆر ئامانج حەسەن کابڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان سەی سادق لە زانکۆی سلێمانی سپاس بۆ هەردوو میوانەکەمان لەم بەشەی بەرنامە هیوادارین ئەم جۆرە کۆنفرانسانە تایبەت بە ئاڵوگۆڕی زانینی مێژووی گەلان پێش ئەکەوین هیوادارین ئەم جۆرە کۆنفرانسانە بایەخی تایبەتی پێ بدرێت تاوەکو پەیوەندی و هەماهەنگیەکی باش هەم لە نێوان کورد هەم لەگەڵ وڵاتانی دراوسێش زیاتر و زیاتر بکرێت وەک ئەوەی کە لە سەردەمانی ڕابردوو تاوەکو ئێستا بە نشێوی سەختیا ڕۆیشتووە بەڵام دوجار ئارامی و ئاسایشیش لە عێراقا فراهەم بووە ئەویش لەسەر ئەرک و ڕۆڵی ڕەوانشاد سەرۆک مام جەلال هەمیشە شاد و ئارام بن.